قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچوو کە پێشتر حیزبەکەی دەیان بەڵێنی بۆ تەوتین داوە، ئێستا بە تووڕەیی و نیگەرانیەوە داوا لە ڕۆژنامەنووسان دەکات چی ترسەری خەڵک بە پرسیاری تەوتینەوە نێشێن و کۆتایی پێبێنن. مامۆستایانیش وەڵامی دەدەنەوە. واز لە مەوزوع بێنن بابا وەڵڵا مێشکی ئەم میلەتەتان تێکدا، ئەمە مەوزوع نییە. سانەی ئەوانەی کەن پاشگەزبوونەوەیانە لە بەڵێنەکانی خۆیان بانگەشەکانی کاتی هەڵبژاردن کە بەڵێنیانەدا بەلایەنگر و دەنگدەرەکانیان ڕازگۆ نەبوون لەگەڵ بانگەشەی خۆیانەوە بۆ خەڵکێک لە ئاستی بەرپرسیاریە بێت، ئەوە بە عیبەیەکی گەورەیەوە پێویستەکە ئەوان بە خۆیان نابچنەوە نەک خەڵک قسەیەک بکات ئەوان وا باسیکەن کە گوایە سەریان پێشێتیان پێی نیگەرانە بن. زۆر عیبە بۆ تۆ بە شێوەیەکی وا قسە ئەکەیت کاک قوبات کە ئیتر هیچ شتێک نەماوە لەسەر زەویاوە ئیلا سێ سەفیر هاتوون بۆ لای تۆ توانە بابە ئەمە چیە ئەمە چیە، یعنی ئەمە چی؟ خەڵک داوای مافی خۆیە کاتۆ گاڵتەیان پێەکەی، خەڵک داوای تەوتینە کاتۆ گاڵتەی پێەکەیت، یعنی بە جۆرێک لە جۆرەکان گاڵتە بە هەست و شعوری هەوادارانی خۆیان ئەەکەن، یعنی نازانم ئەو خەڵکە چۆن جارێکی تر چۆن لە انتخاباتی داهاتۆ کە انتخاباتی عێراقمان لەبەردەسە چۆن جارێکی تر ڕوویان هێت قوباتیش و بافڵ چۆن لە ڕوویانێت داوا لە خەڵک بکەن دەنگیان پێ بدە. بۆیە من لە ئێستەوە هەر لە منبەرەی جەنابتانەوە تەریقبوونەوەی خۆم لە جێی ئەوان تەریقبوونەوەی خۆم ڕائەگەێنم ئەڵێم بەڕاستی من تەریق بمەوە لە جێی ئەوان تەبەن ئەوان لەوە ناچێت تەریق بنەوە، من تەریق بمە و عارەقی سەرمەزاریش ئاوا ئەڕێژم بۆ ئەو ئوسلوبەی کە ئەوان نوان دێن لە بەرامبەر خەڵکی خۆیانە. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن عیبەیە بۆ حیزبێک خۆی پێشتر لەسەر تەوتین هەموو ڕۆژە قەسفی پارتی دەکرد، ئێستا پێچەوانەی ئەوە قسە دەکەن و بێبەڵێنی خۆیان دەسەلمێنن. ڕێژیمە دیکتاتۆرە دەرکەین. ئەو لێدوانەی قوبات تاالبانی دەری خست کە یەکێتی بەڕاستی پاشەکە ینی چۆن شیوان بۆتەوە لەو دروشمەی دەلالە لەوە دەکا کە یەکێتی تەسلیمی ئیرادەی شوێنی تر بووە، دەلالە لەوە دەکا کە ئەوان هیچ گوێیان لە بەڵێن وعد و بەڵێن نییە، پابند بە بنەماکان و درەشمەکان و بەرنامەکانیان نابن و گوێ نادەن بەڕای زۆرینەی خەڵک. ئەوە تەواوی خەڵکی کوردستان بە تایبەتی تەواوی دەبەری سلێمانی و بتوێن و پشتەر و گەرمیان و هەموو ئەوانە داوای تەوتین دەکەن. وڵا بۆ ئێمە ئاساییە چونکە ئەو برادەرە و بەرپرسی حیزبە دەسەڵاتدارەکان و تەنانەت زۆربەی ئۆپۆزیسیۆنیش یعنی ئەوە وعدیان بە خەڵکی ئەوەنە تەنانەت لیڤڵی داواکاریەکانی خەڵکیان بەرز کردووەتەوە لە کاتی هەڵبژاردنە و دوایە گاڵتەیان پێکردوون و بە حەشامات ناوێن بردوون زۆر ئاسایی ئەکرێت جەماوەرەکە حەشامات بێ میدیاکارەکانیش لێیان تووڕەبن بڵێ بەسن سەرمانێ شێم قسانە دووبارە مەکەنەوە. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن یەکێتی لە بانگەشەی هەڵبژاردندا بەڵێنی زۆری دا و سەرۆکەکەی چەندین مایکی لە نەمایشی بانگەشەدا شکان کەچی ئێستا دەڵێن تەوتین لۆمارێ و هەژماری من پەسەندە. دەژڵێن پێویست ناکات قوبات تاالبانی خۆی سەغڵەت بکات، ئەوان داوای تەوتین لەو ناکەن و داوایان لە عێراق کردووە، بۆیە پێویست ناکات ئەو وەڵام بداتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.